پاڵەوانێتی پایسکە سواری کوردستانە ماوەی 3 ساڵە بەڕێوە نەچووە. یاریزانان بە پەرۆشی و بەشداری ڕکابەریەکە دەکەن. ڕێگای شێخ توڕابە لە سنووری پارێزگای هەولێر پێشبڕچیەکانی کوڕان و کچان بەڕێوە چوو. بۆ کوڕان 23 یاریزان لە حەوت یانەی جیاواز ماوەی 51 کیلۆمەتریان بڕی. بۆ کچانیش 14 یاریزان لە 4 یانەی جیاواز ماوەی 17 کیلۆمەتریان بڕی. ئێمەش دوای ئەوەی کە لیژنە ئۆلیمپی دەستی بە چاڵەشەکان کردەوە و باری دارایی لیژنە ئۆلیمپی کەتەوە کار، ئێمڕۆ یەکەم خولی کوردستانمان لە شاری هەولێر ئەنجام دە بە بەشداری دەتوانم بڵێم زیاتر لە 12 یانەی کوردستانی بە کچان و کوڕانەوە لەسەر ئاستی پێشکەوتوان و کچان جێی دڵخۆشێتە ئەسە پێشبڕچێ پێشکەوتوانمان ئەنجا کۆتایی هاتووە بە سەلامەتی کێشەیەکمانە. ئومێد دەکەین ساڵی داهاتوو بە بەرنامەیەکی چاک بە منهاجێکی باشتر بتوانین ئاستی یاریزانەکانی خۆمان بەرزکەینەوە لە ڕێگای خولەکانی کوردستان. دوای ڕکابەرێکی بەهێز لە نێوان یاریزانان و یانەکان لە کوڕان یانەی دهۆک یەکەم و کۆیە دووەم و هەولێر سێم بوو. لە ئاستی تاکیش بەڕەوان قاسم و نەوزاد مستەفا لە یانەی دهۆک پلەکانی یەکەم و دووەمیان بەدەستێنا. لە کچانیش یانەی نەورۆز یەکەم و برایەتی دووەم و ئافرەتانی هەولێر سێم بوو. لە ئاستی تاکیش سۆزی دڵشاد و موژدە ڕەفیق و کانی حوسێن پلەکانی یەکەم و دووەم و سێمیان بەدەستێنا لە یانەی نەورۆز. سپاس بۆ خودێشیان لە ڕێزایەکی دەست خۆ ببینین بۆمایدا ڕۆژە تامیناتکەین بۆ فێسیباقی خۆباراف کرد. سپاس بۆ خودێشیان ڕێزایەکی دەست خۆ ببینین و هیوادارم پتر مشارکە دیکەن دا خەڵکی مە پتر حەج پایسی لێ بکەن و سیباقا باش. سپاس بخۆت. پاڵەوانێتەکە زۆر بەقوت بوو یانەکان زۆر بەشداریان کردبوو لە ڕێگای شێخ توڕاب ماوەکەی 50 کیلۆمەتر بوو. زۆر سەرکەوتوانە بەڕێوە چوو ئەم توانی بەخۆم پلەی سێم بەدەست بێنم و یانەکەشمان یانێکۆیە دووەم بووین. بەڕاستی زۆر خۆشحاڵم بۆ جارێکی تر بەشداری ئەم بتوڵەیەم کردیە و هیوادارم زیاتر بتوڵات بکرێتەوە. ساردیەکەیە لە بتوڵەکان مەسەرەن کەم دەکرێتەوە بۆ نمونە ئێستا وڵاتانی دەرێ یعنی منتیقەکان سیباقی دەکەن یعنی هەر هەفتەی سیباقێک دوو سیباق دەکرێت. ئیمە یەک ساڵ یەک سیباق کوردستان دەکرێت. دوای زیاتر لە 3 ساڵ لە بەڕێوە نەچوونی هیچ چارەکێک لەسەر ئاستی کوردستان ئەمڕۆ لێرەوە پاڵەوانێتی پایسکە سواریانەکانی کوردستان بەڕێوە چوو بە بەشدارێکی باشیانەکان و ڕکابەرێکی بەهێزی یاریزانەکان. حوسێن محەممەد کەناڵی پێیان هەولێر.